سێ مانگ بەسەر دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا تێپەڕی و تا ئێستاش هێزە عێراقیەکان لە پێشڕەویەکانیان بەردەوامن و لە کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی ناوچەکانی بەری ڕۆژهەڵاتی شارەکە نزیک بوونەتەوە. عەبدولئەمیر یاڕەڵا فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی نینەوار ڕایگەیاند هێزە عێراقیەکان گەڕەکەکانی مۆهەندسین و وزەرا و جەزایر و عەتشانیە و شەمس و مەواشی و زراعی و مزگەوتی گەورەی مووسڵیان لەبەری ڕۆژهەڵاتی شارەکە کۆنتڕۆڵ کردووەتەوە. ڕاشیگەیاند بەرەبانی ڕۆژی سێشەممە گەڕەکی نێنەوەی ڕۆژهەڵات و بازاری ئەغنام و ناوچەی بابل شەمس لەبەری ڕۆژهەڵات کۆنتڕۆڵ کراونەتەوە. عەبدولئەمیر یاڕەڵا باسی لەوەش کرد فڕۆکە عێراقیەکان 6 کارگەی بۆمڕێژکردنی ئۆتۆمبیلیان خاپوور کردووە. ئەوەش لە کاتێکدایە پێشتر هێزە عێراقیەکان مەزارگەی پێغەمبەر یونس و چەند ناوچەیەکی دیکەیان لەبەری ڕۆژهەڵاتی مووسڵ کۆنتڕۆڵ کردەوە. شاری مووسڵ لە دوو بەشی سەرەکی پێکدێ کەوانیش بەری ڕۆژهەڵات و بەری ڕۆژ ئەوان. بەری ڕۆژهەڵات لە 8 گەڕک پێک دێت بەپێی ئامارەکانی دەستگای دژاتیرۆری عێراقیش لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵەوە تا ئێستا هێزە عێراقیەکان 6 گەڕەکیان کۆنتڕۆڵ کردووەتەوە. بۆ پێش لە ئێستادا چەکدارانی داعش تەنیا 20 گەڕەکیان بەدەستەوە ماوە. لە 4 مانگی 11 ساڵی ڕابردوودا هێزە عێراقیەکان بۆ یەکەم جار چوونە ناو یەکەم گەڕەکی مووسڵەوە. لە ناو شارەکەدا شەڕ و پێکدان تاوەکو 16 مانگی 12 بەردەوام بوو. بەو شێوەیە قۆناغی یەکەمی کۆنتڕۆڵکردنەوەی شارەکە تەواو بوو. لەو ماوەیەدا کا 42 ڕۆژی خایان نزیکەی 20 گەڕەک کۆنتڕۆڵ کرانەوە. لە 29 مانگی 12ەوە قۆناغی دووەمی ئۆپراسیۆنەکە دەستی پێکردووە. تا هەفتەیە مانگە واتە لە ماوەی 19 ڕۆژدا هێزە عێراقیەکان 36 گەڕەکیان کۆنتڕۆڵ کردووەتەوە. بە پێی ئامارێکی فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی نینەواش لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵەوە تا ئێستا نزیکەی 600 گوند و شارۆچکە و گەڕەک کۆنتڕۆڵ کراونەتەوە. سەبارەت بە ژمارەی ئاوارەکانی مووسڵیش نەتەوەیەکگرتوەکان لا نوێترین راپۆرتیدا ئاماژەی بەوە کردووە لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنەکەەوە تا ئێستا 148,000 کەس ئاوارە بوون. بەرهەم ساڵح NRT